بەڕێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، وەزارەتی ناوخۆ، وەزارەتی پێشمەرگە، سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان، ئێمە وەک دانیشتوانی ناوچەی داودە ئەم داواکاریانە ئاراستەی بەڕێستان دەکەین بۆ چارەسەر و بە دوواداچوونی جددی ناوچەکەمان هاوسنوورە لەگەڵ حکوومەتی عێراق و بە درێژایی مێژووی ڕژێمە یەکلەدوایەکانی عێراق ڕوبەڕووی پاکتاوی ڕەگەزی بووینەتەوە. ماوەی چەند ساڵێکیشە بەشێکی زۆری ناوچەکەمان لەژێر دەسەڵاتی داعشدایە و بە بەردەوامیش ڕوبەڕووی زیانی گیانی و مادی دەبینەوە. بۆ چارەسەرکردنی ئەم بارودۆخەیش چەند داواکاریەک دەخەینە ڕوو. یەکەم، بە زووترین کات هەوڵ بدرێت ئەو دوو شوانکارەی کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ڕفێنران ئازاد بکرێن. دووهەم، بە زووترین کات هەوڵی ئازادکردنی ئەو ناوچانە بدرێ کە لە ژێر دەستی داعشدایە. سێیەم، پێشڕەویکردنی هێزەکانی پێشمەرگە و دوورکەوتنەوەیان لە ناوەندی گوندەکان. چوارەم، کردنەوەی ڕێگای شۆرا و دزخورماتوو بەڕووی هاوڵاتیاندا. پێنجەم، چەکدارکردنی هاوڵاتیانی ناوچەکە بۆ خۆپاراستن و پاڵپشتیکردن لە هێزەکانی پێشمەرگە. لە کاتێکە ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێ ڕێگای تر دەگرینە بەر. دانیشتوانی ناوچەی داودە 6/2/2023. ناوچانی داودە چەند گوندن؟ ئەگەر مەسەڵەن داواکاریەکانتان جێبەجێ نەکرێ گوندەکان چۆڵەکەن؟ ناوچەی داودە پێکاتوو ئەوەی کە لەژێر سنووری ئیدارەی ناحەی زینانە و نەوجوولا بێ تقریبا 45 دێ بۆ 50 دێ و دیەکانی سنوور با بڵێین ئەوانەی کە سنوورن لەو ناوچانەی کە داعش داگیری کردووە ئەوانە زۆربەی ماڵەکانی چۆڵی کردو ئەوانش کە تیا ماون بەرەو چۆڵبوونە ڕۆ. شوانەی کە ماوەی 20 ڕۆژە دراون ئێستا دەنگوباسییان چیە و داوا چیە لە بەرامبەر ئازاد؟ تاکو ئێستا پێم وایە تقریبا پەیوەندی دوان پێوانەوە کراوە بە کەسوکاریان داوای پارەیەکی زۆرەکەن، ینی پارەکە زۆر خەیاڵیە و کەسوکاریان ناتوانن ئەو پارەیە دابینکەن. مامەساجبێ لە حکوومەتی هەرێم پێتانیان نییە حکوومەتی عێراقیش کەم تەرخەمە لە پاکردنەوەی ناوچەکە؟ حکوومەتی عێراق ئێمە لەگەڵ هێزەکانی عێراقا دانیشتنێکمان کە چەند ڕۆژە پێش ئێستا ئەوان ئەڵێن ئەوە ناوچەی هەرێمە، واتە ئێمە بۆمان نییە پێشڕێی بکەین لەو ناوچانە، ئەبووە پێشمەرگە ئەو ناوچانە پڕکاتەوە. پێشمەرگەش ئەڵێ هێزەکانی عێراق نایەڵن ئێمە بچینە ئەو ناوچانە. بۆیە پێویستەکە هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە هەماهەنگیە دروستکەن، دانیشتنێک ساز بکەن بۆ ئەوەی لە یەک تێبگەن، لە یەک حاڵی بن بۆ ئەوەی بتوانن بە یەکەوە یاخود هێزەکانی پێشمەرگە بە تەنها بتوانێت ئەو ناوچانە ڕزگار بکات.